ئەسسەلامو عەلەیکوم، چۆن هاوڕێیان باشن؟ لە دووەم ڤیدۆی ئیسلام دینمانە هاتینەوە خزمەت ئێوێ ئازیز. دوێنێ چەند خاڵێکمان باس کرد، ئەمڕۆ کەش خاڵەکانی ترتان بۆ باش دەکەین. لەگەڵمان من لە کلیل میدیا. هەوتەم جۆرەکانی ڕۆژ و ڕۆژی دەبێت بە 4 بەشەوە. جۆری یەکەم ڕۆژووی فەرز، ئەویش ڕۆژی مانگی ڕەمەزانە. جۆری دووەم ڕۆژی واجب، کە ئەویش کەفارەتە بەهۆی کەفارەتی هەندێشتەوە مرۆڤ بە ڕۆژی دەبێت. جۆری سێیەم ڕۆژووی نەزر، ئەم جۆرە لە ڕۆژی واجب نییە لە ئەسڵدا، بەڵام مرۆڤ خۆی لەسەر خۆی واجبی دەکات. جۆری چوارەم ڕۆژووی سونات. هەشتم شەرت و مەرجەکانی ڕۆژوو، شەرتەکانی واجببوونی ڕۆژوو 6 دانن. ڕۆژووی واجب لەسەر هەموو مسلمانێکی بالغ و عاقڵ بەتوانە لە ماڵ بێت، واتە لە سەفەردا نەبێت. یەکێک لە ڕێگرانی ڕۆژوو نابێتە ڕێگر لە بەردەم بە ڕۆژووبوونیدا، وەک سووری ماگانە یان زەیستان منداڵ بوون. نوێم پایە ڕوکنەکانی ڕۆژوو، بێگومان ڕۆژوو دوو ڕوکن و پایەی هەیە کە لەسەری بنیاد دەنرێن. بەم شێوەیە لای خوارەوەیە. ڕوکنی یەکەم نیەت هێنان، کە شوێنی نیەت دڵ نەک زمان. ڕوکنی دووەم خۆگرتنەوە لە هەموو ئەو شتانەی ڕۆژوو دەشکێنن لە کاتی بانگی بەیانیەوە تاوەکو ئاوابوونی خۆر. دێم ئەوانەی کە بۆیان هەیە بە ڕۆژوو نەبن لە مانگی ڕەمەزاندا. یەکەم ڕێبوار یان مسافر. دووەم نەخۆشی. سێم ئەو ئافرەتانەی کە لە بێنوێژیدان یان لە زەیستانیدان، واتە خوێنی دوای منداڵ بوون. 4 پیا و ئافرەتی بەتەمەن. 5 ئافرەتی سکپڕ و شیردەر. 6 ئەو کەسەی کە زۆری لێ دەکرێت ڕۆژوەکەی بشکێنێت. 7 کەسێک پێویستی بە شکاندنی ڕۆژوو بێت بۆ ئەوەی کەسێک ڕزگار بکات لە مردن. 8 کەسێک برسیەتی توێنێتی زۆری بۆ بنێت بە شێوەیەک بترسێت زیانی پێ بگات و بمرێت. 11 بەتاڵکەرەوانی ڕۆژوو، زۆر شتەن پێویستە ڕۆژوان لێیان دوور بکەوێتەوە، چونکە ئەگەر ئەو شتانە لە ڕۆژانی ڕەمەزاندا ئەنجام بدات، ڕۆژوەکەی بەتاڵ دەبێتەوە و تاوانێکی زۆر دەبێت. ئەو شتانە ئەمانەن: یەکەم خواردن و خواردنەوە بانقەست. دووەم خۆڕشانەوە بانقەست. سێەم بێنوێژی و زەیستانی. چارەم دەرزی لێدانێک مەبەستی پێی خواردن و پێدان بێت. پێنجەم جوودبوون لەگەڵ خێزاندا. شەشەم دەرچوونی مەنی بە ئارەزوو جا بەهۆی ماچکردنەوە بێت یاخود بەدەست لێدان یاخود دەستپار. هەوتەم نیەتی شکاندنی ڕۆژوو، هەر کەسێک نیەتی شکاندنی ڕۆژوو بێنێت ئەوە ڕۆژوەکەی دەشکێت، چونکە نیەت یەکێکە لە ڕوکنەکانی ڕۆژوو. 12 مەرجەکانی ئەو شتانەی کە ڕۆژوو دەشکێنن. مەرجە ئەو شتانەی کە ڕۆژوو دەشکێنن جگە سووڕی ماگانە و خوێنی منداڵبوون و 3 مەرجی تێدا بێ. مەرجی یەکەم کەسەکە عەملی هەبێت. مەرجی دووەم دەبێت لە بیری بێتن و لە بیری نەچوو بێت. جا ئەگەر لە بیر چوونەوە شتێکی خوارد، ئەوە ڕۆژوەکەی سەحیە و هیچ کێشەی نییە و قەزاکردنەوەی لەسەر نییە. مەرجی سێەم بە کەیف خۆی خواردنەوەکە بخواتەوە و زۆری لێ نەکرابێت. جا ئەگەر بە زۆری ئەو شتێ پێکرا کە ڕۆژوو دەشکێنێت، ئەوە ڕۆژوەکەی تەواو هیچ کەفارەتێکی لەسەر نییە. 13 قەدەغەکراوەکانی ڕۆژوو، چەند شتێکێ پێویستە ڕۆژوان لێ دوور بکەوێتەوە. بزانە ئەو بەندەی سەرکەوتوو بوو گوێڕایەلی پەروەردگار و پایەبەرز، کە ڕۆژوان ئەو کەسەیە ئەندامەکانی بە ڕۆژوو بن لە تاوان و زمانیش، لە درۆکردن، وتەی پڕوپوچ و ناڕەوا، و خۆشی بگرێت لە خواردن و خواردنەوە و جوودبوون لەگەڵ خێزانی. ئەگەر قسەیشی کرد وتەیەک ناڵێ ڕوشێنەری ڕۆژوەکەی بێت. 14 ئاداب و سونەتەکانی ڕۆژوو. ڕۆژوو کۆمەڵێک ئادابی هەیە کە سونەتە موسڵمانی ڕۆژوان پارێزگاری لێ بکات و کردەوەی پێ بگات بۆ ئەوەی پاداشت و خێرێکی زۆر بەدەست بکەوێت. ئەو ئادابانش بریتین لە ئەوانەی خوارەوە. یەکەم
دواخستنی پارشێوکردن. دووەم، زوو بەرەبانکردنەوە. سێیەم، زۆر خوێنەوەی قورئان و زیکر و دوعاکردن و نوێژکردن و خێرکردن و حومڕەکردن. 4. کات نەکوشتن بەشتی بێسوود. 5. نوێژی تەراویح لەگەڵ جەماعەتدا. 6. خۆی بڕازێنێتەوە بە ڕەوشتی سەلەف و وە پێشینان. هەوتەم، باژوایە بۆ کەسێ ڕۆژەوان گەر کەسێک جوێنی پێدا بێت بڵێت من بە ڕۆژوم. 8. شکری نیحمەتی خودا بکات لەسەر ئەوەی خودا تۆفیقی داوە لەسەر ڕۆژوگرتن و کاری بۆ ئاسان کردووە وەگەاندوێتی بە ڕەمەزان. 9. سیواکردن لەسەر هەموو حالەتێکدا سونەتە بۆ کەسێک بە ڕۆژوو بێت. 15. ئەو شتانەی کە باش نین کەسی بە ڕۆژوو ئەنجامیان بدات. 1. زیادەڕەوی لە ئاو لە دەم و لووت وەردان. 2. ماچکردنی خێزان باش نییە بۆ کەسێک کە ئارەزووی بجوڵێت ماچی خێزانی بکات. 3. دەست لێدان باوەش پیاکردن و ئەو شتانەی کە دەبنە هۆی جوود بوون. 4. قودانی بەڵغەم. 5. تامکردنی خواردن بەبێ ئەوەی پێویستی بە تامکردن هەبێت. 6. ویساڵکردن کە ئەویش نەشکاندنی ڕۆژووە و نەخواردنەوەی خواردن و خواردنەوەیە بۆ ماوەی 2 یاخود 3 ڕۆژ. 16. ئەو شتانێک کە حەلالە بۆ ڕۆژووان. 1. ڕۆژوان دەتوانێت بە لەشگرانیەوە ڕۆژوو بکاتەوە. 2. سیواکردن. 3. ئاو ڕادانە ناو دەم و لووت. 4. ماچکردن و دەستبازی بۆ ڕۆژووان. 5. تاقیکردنەوەی تەحلیلکردن خوێن و دەرزی لێدانێک مەبەستت لێی خواردن پێدان نەبێت. 6. کەلەشاخکردن حیجامە. 7. چێژ تام کردنی خواردەمەنی بەڵام ئەو کارە بە مەرجێک ئەبێ خواردنەکە نەڕواتە قورگەوە. 8. کل سوورمە کردن و قەترە و هاوشێوەکانی لەو شتانن کە دەکرێتە چاوەوە. 9. ئاوی سارد کردن بەسەر سەردا و خۆشۆردن. زۆر سپاس بۆ سیرکردنی ڤیدیۆکەمان. تاوەکو ئێستا 16 خاڵمان باس کردووە، تەنها 7 خاڵ ماوە و لە ڕۆژانی داهاتوودا باسی خاڵەکانی تریش دەکەین و زۆر سوپاستان دەکەین بۆ لایککردن و شێرکردنتان و هەروە سەبسکرایبی چەناڵەکەشمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەم کەس بی کە بابەتەکانمان ببینن. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.